بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر گفتوگۆکانی ئێران و ئەمریکا کەوا بڕیارە ئەنجام بدرێن. ڕۆژێک تێپەڕی بەسەر ئەو وادەی کە ترامپ داینابوو 5 ڕۆژ کە گفتوگۆ بکرێت تاکو ئێستا بەڕوونی دیار نییە کە گفتوگۆکان لەکوێ دەکرێن. سەرسەرەوە دەکەین ئایا هەردوو لە ئەگەر گفتوگۆ بکرێ ئەگەری هەیە بگەن بەڕێکەوتن کە پێش جەنگەکەش لەسەر بەرنامەی ئەتۆمی موشکی بالسی نەگەشتن بەڕێکەوتن و ئێستا گەروی هورموزیشی هاتۆتە سەر یاخود لەمڕۆ بە دواوە ئاراستەکان بەو شێوەن ئایا جەنگەکە درێژە بکێشێت یاخود ڕێکەوتنێک بکرێت، ئایا ئیسرائیل دەیەوێت ڕێکەوتن بکرێت یاخود نیگەرانەوەی کە گفتوگۆ لە نێوان ئێران و ئەمریکا بکرێت. هەروە قسە لەسەر بەهێزبوونی سوپای پاسدارانی ئێرانیش دەکەین لە دوای ئەم شەڕەوە کە هەم سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران کە ئەمڕۆ هەڵبژێردراوە جەنەڕاڵێکی سوپای پاسدارانەوە بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمانی ئێران کە باز لەوە دەکرێت کە ئێستا گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکات بە هەمان شێوە لە هەناوی سوپای پاسدارانەوە هاتووە. ئەم پرسانە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین لە ستۆدیۆ. کاکتۆر بەخێربێن، سوپاس دەکەین. ئەگەر بخێنەوەی بەڕێز بزانم بۆ ئەو گفتوگویانەی کە باز دەکرێن ترامپ پەشیمان بۆ لەوەی کە دامەزراوەی وزە و کارەبای ئێران بە ئامانج بگرێ دوێنێ ڕایگەیاند کە 5 ڕۆژ مۆڵەت هەیە بۆی کە گفتوگۆ بکرێ و ئەوان دایانەوێ ئێرانیش دەیەوێت ڕێکەوتن بکرێ. بەس دوای تێپەڕبوون ڕۆژێک بۆ تاکو ئێستا گفتوگۆکان دەستیان پێ نەکردووە. بەنای خۆی بەخشەندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم بۆ نەمێر لە سەرەتایی و دەستپێکی بەرنامەکەش بەڕاستی نیگەرانی خۆمان دەرببڕین بەرامبەر ئەو هێرش و پەلامارانەی بەسەر هێزەکانی پێشمەرگە ئەکرێ و داواکارم لەخۆی پەروەردگار قوربانیەکان بە بەهەشتی بەرین شادکا و شفای عاجلیش بۆ بریندارەکان بنێرێ. کارە ساتێکی ناخۆشە چکە بەڕاستی هەرێمی کوردستان و پێشمەرگە زۆر هەوڵی داوە لەم شەڕە بێلایەن بێ و ئێستا ببێتە قوربانی کە نەزانین سەرچاوەکەشی کوێیە و دوور نییە ئەمە داوێکیش بێ بۆ هەرێمی کوردستان بەڕاستی دەکرێت دوایی باسی بکەین چونکە لە جەنگادایم تەڕەفی سێم و چوارەمیش هەیە کە ئەگەر خۆشەکە و زۆر جار نازانین چیە و هەندێک جار بشزانی بەڵام بەڵگەیەکە بەدەستەوە نییە. بەرحاڵ ئەم جەنگە بمانەوە و نەمانەوێ جەنگی ئێران و ئەمریکا جەنگێکی کۆنە تازە نیە لە هاتنی کۆماری ئیسلامیەوە لە ساڵی 1970 ساڵ بەر لە ئێستا توانین بڵێن دەستی پێکردو. ئەو کاتێ بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئێرانە لە بین چوو و دەوڵەتێکی تازە سیستمێکی تازە ڕژێمێکی تازە هاتە پێشەوە لە ئێرانە. ئەو ڕژێم و دەسەڵاتە دروشمێکی بەرز کردەوە کە نەڕۆژ هەڵات و نەڕۆژاوە لا شەرقیەوە لا غەربیە جمهوریە ئیسلامیە و لەو ڕۆژەوە دەتوانین بڵێن جەنگی ئێران و ئەمریکا دەستی پێ کردووە بە جەنگی سارد بۆ هەندێک جاریش کارەسات تیاڕووی داوە هەر لە سەرەتاوە و جەنگی ئێران عێراقیش بەشێک بوو لە درێژە پێکراوەی ئەوە چونکە بەهاتنی کۆماری ئیسلامی گۆڕانکاری لە ناوچەکە و پایەکردنی دەسەڵات و ئەوانیش باسییان لە ناردنە دەرەوەی شۆڕەشە کرد بۆی کە بگاتە وڵاتانی تریش و وەفیالەن هاتیش و کاریگەری کرد لەسەر عێراقیش و لەسەر وڵاتانی ناوچەکە بەگشتی لە یەمەن لە لوبنان لە هەموو ئەو ناوچانە دەتوانین بڵێن جەنگەکە لەو کاتەوە ناوبەناو هەیە و ئەم جەنگە بەبوونی هەردوو دەسەڵات هەردەمێنێ تا ئەو کاتێ ئەم دوو دەوڵەتە بمێنێ کۆتاییشی نایە چونکە ئەم جەنگە بەشێکی جەنگی عقایدی و دینیە، بەشێکی جەنگی مەسالیح و بەرژەوەندەکانە، ڕەهەندی جۆراوجۆری هەیە بۆیەوە ئاسان نییە بڵین بنبر بکرێ و کۆتایی پێبێ. بەنسبەت نەمانی دەسەڵاتیش هەموو دەسەڵاتێک لەم سەرزەویە ئەمە حەقیقەتێکە قورئان پێمانەڵێ، مێژوو پێمانەڵێ، منطق پێمانەڵێ بێ کۆتایی پێبێ. دەسەڵاتی باش دادپەروەر دەسەڵاتی خراپ هەر هەمووی کۆتایی پێدێەوە زەمانێکی دیاری کراوە وەتیلکە الأیام نداولها بین الناس، یعنی هیچ کەسا سەر نامێنێ نە پیاو باشەکان نە پیاو خراپەکان، نەزل هێزەکانی وەک ئەمریکا و نەوڵاتی بێدەسەڵاتی چکە هەن لە دنیا هیچ یەکێکیان تا سەر نامێنێ، هەر یەکە زەمانێکی دیاریکراوی ئێمە سونەتی حیاتە. کەی لە ناوەچێ و چۆن لە ناوەچێ بابەتێک ترە، ئەمە ئێمە دراسەیەکەین باس لە ئێستاکەین. ئەم واقعی ئێستا هەیە، ئەم واقعی ئێستا جەنگێک هەیە لە نێوان ئێران و ئەمریکا. ئەمریکا بە هاندان و بە راپۆرتی درۆ بەدەست لە پشتدانی ناتەنیاهۆ ترامپی ڕاکێشایە ناو جەنگەکە و بە پێ راپۆرتەکانی ئیسرائیل کە دابوویانە ترامپ
ئێران لە هەفتەیەکە کۆتایی پێدێەوە گەلانی ئێران ڕاپەڕن و دەوڵەتەکە کۆتایی دێ بەڵام دەرکەوت راپۆرتەکان درۆ بوون وانە بوو وان ئەمریکا تێگان دەبوو کە ئێران توانای بەرگری و مقاومەی نییە بە ماوەی 4-5 ڕۆژ زیاتر بەرحاڵ دەرکەوت وانە بوو ئێستا جەنگەکە گەورە بووە بەرژەوەندی زۆر لاکەوتۆتە مەترسیەوە هی ئیسرائیلەکانی ئەمریکیەکان وڵاتانی ناوچەکە وڵاتانی دنیا بەگشتی بازاڕی ئابووری وزە شێوێکی زۆر زۆری تێکەوتەوە بۆیە بە دوای چارەسەرێکە ئاگەڕێن بە تایبەتی ترامپ لە ناو ئەمریکا فشارێکی زۆری لەسرە گرانی هەیە و نارانی شەڕ ڕێژان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوو نایە تەنانەت نەک لە کۆماریەکان بەڵکو ببورە نەک لە دیموکراتەکان لە ناو حیزبی کۆماریشە لە ناو کۆماریەکانیشە لۆبێکی گەورە هەیە دژی ئەم جەنگەوە بێ بۆ سێندرێ بۆ ئەمە لە ناو ئەمریکا ینی فشارێکی جگە لەوەی وڵاتانی ناتۆ پشگیری ئەمریکایان نەکرد بەڕاستی و جەنگەکەش بەردەوام بوو ئێرانەکانی حتمما ئێران زەرە دوزانێکی زۆری دێکەوتەوە ناتوانین بشارینەوە و کە زەزانانی ئەمانیش بە دوایی چارەسەرێکە ئاگەڕە نایانەوەی کۆتایی پێبێ بەڵام بە بۆ چوونی من ئەم جەنگام جارەشە وەستێ ئاگر بەستیشە بێ و ئەم گەڕەی شەڕیش کۆتایی پێدێ بەس ئایا بەما چۆن کۆتایی پێ ئەمە گرنگەوەیە سابەز لەوەکەین بەڵام ئەمە معنایەوە نییە ئێران و ئەمریکا ئێرانی ئێستا و ئەمریکای ئێستا لە یەک منجەڵا بەیەکەوە دانیوانە بڵێ ئەوە زەحمەتە چونکە دوو بابەتی لێک گیان بەڵام دەکرێت بەرژەوەندی هاوبەش هەیە یعنی هەردوو لا کۆ بکاتەوە بە درێژایی مێژوش هەروە بۆ ئەو هێزانەی دژبەیەک بوون لەسەر خاڵە هاوبەشەکان پێکاتون لانی کە ماگر بەس ساڵانێکی زۆری خایاندووە خۆکاکە جەنگی ساردی نێوان ڕووس و ئەمریکا یەکێتی سۆڤێت و ئەمریکا ساڵانێکی زۆر زۆری خایاند و ناوبەناوی ژەڕێی وەکیلەکانیانەوە پەلاماری یەکتریان داوە بەڵام دوجار هەر پێکشەوە ژیاون بۆیە ئەم جارە هەم ئێرانیەکان هەم ئەمریکیەکان ئەوێ ئەم جەنگە ڕابگرن ڕاگرتنەکەشی ئاسان نییە چونکە هەردوو لایەن مەتالیبی قورسیان هەیە بۆ نمونە خەڵکێکەیە لە بینایە بۆ معلوماتان تورکیا پاکستان هەتا وڵاتانی کەندا و قەتەر هەموو ئەمانە بەشدار بن لەوەی ئەم جەنگە کۆتایی پێبێ سەرۆکوەزیرانی پاکستان ئەمڕۆ تویتێکی نووسیوەڵێ من ئامادەم پێشوازی لە وەفدی ئێرانیش و ئەمریکاش بکەم لە پاکستان لە ئیسلاماباد بۆ کۆتایی هاتن بەو جەنگەوە ترامپیش هەم تویتەکەی بڵاو کردوەوە لای خۆی ینی قسەکەی سەرۆکی پاکستانیانی خۆشحاڵی دەربڕیەوە ڕەزامەندی دەربڕیەوە ئەنی ئەمریکیەکان ئامادەن ئێرانەکانیش ئامادەن بەسەرێکیان کۆمەڵێک مەرجی هەیە مەر بۆ نمونە مەرجی ئێرانیەکانەوەیە ئەبێ باز لە ساروخی موشەکەکان نەکرێ دوو ئەبێ گەروی هورمز بەدەست ئێرانیەکانەوە بێ بتوانن باج وەرگن سێ ئەبێ ئێران قەرەبووی زیانەکانی بکرێتەوە چوار ئەبێ ینی ئاوە سێ چوار خاڵە کە هەموویان قورسن بۆ نمونە مەسەلەن یەکێک لە داواکانی ئێرانەوەیە جەنگ بە یەکجاری ڕابگیرێ ئەمە ئاسانە کە دەکرێت ئەمڕۆ لە گفتوگوایە بڵێنەوە بڕیارماندا جەنگ ناکەینەوە بەس بێنێک کە بیانویەکە بۆ هەر لایەک دروستی کاتەوە لە هەموو جەنگێکە هەروە بووە بەڵام خاڵەکانی تر ئایا کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان نازانە وڵاتانی ناوچەکە ئەمریکا ڕازیە بێ گەروی هورمز ئێران باجی تیاوەرگێ ئێران هیچ باڵادەستە لە گەروی هورمزە بە درێژایی مێژوو لە سەردەمی ئیمپراتۆرەتی فارسی شەروا بووە و شێوەی هەڵکەوتەی جوگرافی گەروەکەش ئێران تیا مسەیترە گومانی تیانە بەڵام ئایا ڕێگادن ئێران باجوەرگێ بۆ نمونە ئەما بێ گفتوگوی لەسەر بکرێت ئێران چەکی بالیستی موشەکە بالیستیەکانی نەمێنێ ئەم موشەکانە ئەمەش بابەتێکە ئێرانیەکان سوورە لەسەرەوەی ئابێ بمێنێ و ڕێگرتنیشی زۆر زەحمەتە ئەگەر بژڵێ ئیشی تیا ناکەین زەحمەتە بابەتی ئەتۆمەکە کرێ قسەی لەسەر بکرێ و ئەتکرێ گفتوگۆش بێ لەسەری پێک بێن بەڵام وەکووتمان بۆ نمونە ئێران داوای قەرەبووی زیانەکانەکاتەوە قەرەبووی زیانەکان زەحمەتە پێشمانی ئەمریکا بیکا بەڵام ئەمریکیەکان باز لەوەکەن پارەی بلۆکراوی ئێران لە ئەمریکا هەیە ئەو پارە بلۆکراوانە لە جیاتی زەرەروزیان بۆیان بەربدەن ئەمە بابەتێکە هەم لە بەرژەوەندی ئێرانە و هەم ئەمریکاش شەڕەکە لە خۆڵ خۆیە کاتەوە ئەکرێ ئەو بکەنە جیاتی خەرەبووەکە ئەمریکەکانیش کۆماڵێک داوایان هەیە لە ئێران حتمما دانەوێ بەرژەوەندیان پارێزراو بێ و مەصرفی شەڕەکەی کردویانە بە جۆرێک لە جۆرەکان دەستیان کەوێتەوە هەتا ترامپ لە زۆر بەڕوونی ئەزڵێکی لە وڵاتانی کەندا وەربگیرێت بەدڵەوە بەڵێ داوای پاراکە لە وڵاتانی کەندا نا لیان پرسی گەڕی ورمز چییە بەڕێوەیە بە وتی ئەکرێ من و ئایەتوڵایەک بەڕێوەی بەرین جا ترامپ لەو بابەتانە من و ئایەتوڵایەک بەڕێوەی بەرین ینی با لەگەڵ ئێرانە بە هاوبەشی ئەو تا دوێنێ ئێود ئێران دەوڵەتێکی فاشیزمە و دەوڵەتێکی تیرۆریستە و دەوڵەتێکی ئێرهابیە و
مەترسیە بۆ گەلانی هێران ئێستا هاتووەڵە با بەیەکەوە گەری ورنووس بەڕێوەبەرین یان هەر کە شتێک کات پارەی لێوەرگرن نیوەی بۆ ئێمە نیوەی بۆ تۆ ئەگەر ئێران بی کە ئەمریکا ڕازیەوە کەسیش ناتوانێت ڕێیان لێ بگرێت وتیەکرێ ئێمە ئایەتوڵایەک بەڕێوەی بەرین ترەوێ ترامپ جاردار هەوانەی بۆ دێ لەوانەیە حەزی لەم ئایەتوڵا شتە بێت چونکە ئەو کاتەش کە لێیان پرسی بۆ دانانی ڕابەری نوێ وتی حەزەکەم لەگەڵ ئەو مەجلیسی خوبرەکان ئایەتوڵاکان دایانێن تی حەزەکەم منیش ڕێیم هەبێ لەگەڵ ئایەتوڵاکانە ینی ئەو سەرۆکێکدانێ بەرحاڵ مەبەستم پێ جەنگەکەیە ئەم قۆناغی جەنگەکە ژەوەستێ گفتوگۆ و دانووسانیش دەست پێکا بەس ئاسان نییە چونکە ئیسرائیلەکان دانوێت تێکی دەن پەلامار هەرەدەن بۆ ئیسرائیل دەوێ تێکی بدە تا ئێستا ئامانجەکانیان بەری نهاتووە ئەوەش بابەتێکی کێیە ئیسرائیلەکان ئیسرائیل خۆی شتێکی نامۆیە لەم ناوچێت بە پێوەری ئیسلام ئیسرائیل شتێکی نامۆیە ئەم خاکە خاکی جوولەکە نییە پێش جوولەکە نەتەوەکانی تری لێبوون پێشەوەی جوولەکەی لێبێ کەنعانیەکانی لێبوون کەنعانیەکان جوولەکە نین لە جوولەکە کۆنترن هەموو مێژووە زانێ خۆشیان جوولەکەکان نەزانێت دوو جوولەکە دینە دین خۆ نیشتیمانی سەرزەوی بە پێی دین جیا نەکراوەتەوە ئەمە کوردستانەوە عەرەبستانەوە تورکیایەوە ئەوە ئینگلیزەوە ئەڵمانەوە ئەوە فەڕەنسایەوە یعنی عەجەبەن بۆ ئەبێ جوولەکەکان لەوێ هەموو کۆکرێنەوە جوولەکەی تایە کوردە هەیە عەرەبە هەیە ئینگلیزە هەیە ئەفریقی هەیە ئەوروپیە لەبەرەوە بە پێوەری ئیسلام شتێکە کولەن قبوڵ نییە بە پێوەری مەسیحێتیش کاکە ئەو وڵاتە کە ئەوان داگیریان کردووە کە وڵاتی فەلەستینە وڵاتی حەزرەتی عیسایە وهی کریسیانەکان بەیخوان ێزانن و بۆ معلوماتیشت هەموو کریسیانەکان متتەفق بوون لەسەرەوەی ئەوان ڕایان وایە کە مەسیح لە خاچ دراوە جوولەکەکان لە خاچیان داوە ئەوە دوای پەرەسەندنی ئیسلام و بڵاوبوونەوەی ئیسلام و لەم 200 ساڵەی دواییە بریاریاندا جوولەکە عەفوکەن لە خوێنی مەسیح بڵێن ئەوان تاوانبار نین بۆەوەی کە ناکرێت هەموو دژایەت تێ بکەن ئاوا کراوە یعنی ئەم خاکە هیچ خاکی ئەوان نییە کابێ ئەمە شەڕێکە شەڕی دینیە شەڕی خاکە شەڕی هەموو شتێکە لە جیهانی عالەمی ئیسلامی و عەرەبی و ئەمانە هیچی جوولەکە لەوێ قبوڵ نییە دەسەڵاتیان هەیە بەڵێ ئەمری واقعە بەڵێ دەوڵەتێکە ڕاستە تازە دروست بوون بەڵام ئەیانەیە پەل بەهاوێژن وەکو چۆن مەسەلەن فارسەکان خەو بە ئیمپراتۆرێتی فارسیەوە بینن تورکەکان بە دەوڵەتی عوسمانیەوە بینن هەر کەسێک بیر بلەوە کاتەوە ئەو ڕابردووی کە هەیەی خەوی پێوە بینێت تورکەکانی بۆەوەی نەڵێن مەلیک داود پێغەمبەر سەلامی خوا لێبێ کاتی خۆی دەسەڵاتەکەی هەموو ئەم ناوچانەی گرتوێتەوە بەشێک لە عێراق بەشێک لە سعودیە هەموو سووریا و لوبنان و هەموو ئەم ناوچانە گرێتەوە نەوێ و دەسەڵاتان جارێککە بۆ بگەڕێتە بەدەمانە هەمووی خەو خەیاڵە تەڵان بیر لەوە ئەکەنەوە لە مقابلیشە بەدەست وڵاتانی تری عەرەبی و ئیسلامی بە ئیسرائیل نابێ بمێنێ و معلومیشە چیەکە ئەویش تەنانەت مناڵێکی موسڵمان لەسەر بێشکەوە حەز بە کوشتنیەکان نەمێنێ ئێستا ئێران لە جەنگەکەیە لەگەڵ ئیسرائیلە شەڕی ئێران و ئیسرائیل وڵاتانی ئیسلامی تاو نابێ ئیسرائیلەکان ئێستاڵێن دوای ئێران سەرەی تورکیایە ئەوە زۆر جارێڵێن و کەسانی بەرپرسیشانێڵێن هەر بۆیەش سلێمان سۆیلۆ وەزیری پێشووی ناوخۆ ئەندامی پەرلەمانە ئەندامی پەرلەمانە یەکێک توانین لە جێگرەکانی وەردۆگانیشە باش ئەمە قسەی تازەیەتی ئەڵێ ئیسرائیل لە هەرەشەی چی لە تورکیاکە و ئێمە خەڵقی تر نین ئێمە ئیسرائیل لەبەر دەستمانە دراوسێن ینی هەر دەریایەک لە بەینایە ئاو ئەگەر ئیسرائیل توانی یەکەم جار زەربەیەکمان لێبدا 300-400 کەس بکوژێ بەڵام ئێمە دوایی کارێکەکەین شتێک نەمێنێ پێی بڵێن ئیسرائیل ئەلاسەت ئێمە هێزێکی زۆرمان هەیە و دەوڵەتێکی زەبەلاحین و ئیسرائیل لەبەر دەستمانایە کە ئەمە جەنگە هەموو ئەگەرێکی هەیە و تورکیا حتمما چەکی پێشکەوتویە و هەندێک لە شارەزایانیش باس لەوەکان کە تورکیا شتێکی نەوەویشی هەبێ ئەتۆم چونکە هەموو وڵاتانەی کە ئەتۆمیان هەیە ئێستا لە دنیای نۆ وڵات بە ئاشکرا ڕایگەیاندووە ئەتۆمیان هەیە هیچیان تا تاوایان نەکردو باسییان نەکردو هەندێکیان هەتۆکو ئیسرائیل تا ئێستاش دانی پیانانی لەبەرەوە دوور نییە تورکیایەکێک بێ لەوەی وەکۆ شارەزانایڵێن ئەتۆمیشی هەبێ بە هەر حاڵ مەبەستم ئەمە جەنگەکە بەشێکی جەنگی دینیە کە ئۆردۆگانی ئەمڕۆڵێ ئەمە خەڵگە ئێمە ڕاکێشەتە و شەڕە و بەڵام ئەوەی ئیسرائیلێکە خۆسەپاندنە بە تابیری کورداواری کەڵگایی ئەیکا و خەڵگە کوژەوەکە بۆیە ڕەهەندی دینی شێم جەنگە بێگومان پرۆفسۆرێکی چینیش هەیە پرۆفسۆرێکی چینیە ناوی جیانگە بڵێن کەنەدی چینیە باسی لەوە کردبوو کە ئیسرائیل ئێستا بەنیاز بێ کە بەشی بڵێن ژێر مزگەوتی ئەقسە هەڵکۆڵێ
دوای بڵێ سارۆخی ئێرانی بەرکەوتەوە ڕووخاوە بۆی بیکاتە پەرزگایەک بۆ خۆی باسی لەو هەوڵەش دەکرد یەکێک وەکو یەکێک لە سیناریۆکان نەکەوە ئێستا دەوڵەتانی کەنداوە هەندێکیان گەشتونەوە قەناعەتی بەشێک لەو شوێنان لێی دراوە جوولەکە خۆی لێداوە بۆی بڵێنەوە ئێرانە و بە گەرمی بێنە ناو شەڕەکەەوە نەناوە گومانی تیان نییە بەڵام ئێستا ئەمریکیەکان خۆ ئەمریکا ڕاستە جوولەکە لە ئەمریکا بەقوتە لۆبی بەقوتیان هەیە بە زۆر کەم ژمارەکان لە چاو شعب گەلانی ئەمریکاوە ئەمریکیەکان دژی ئەو شەڕن پێیان وایە ترامپ دوای نەتەنیاهۆ کەوتۆ ڕانکێشاوە بۆ ناو شەڕەکە و ڕۆژانە کاری کارتێری جۆرا و جۆری شەکەن لەسەر و بەزمێکە چۆن ترامپی ڕاکێشاوە بۆ ناو جەنگێک باسی ئیبستین دەکرێت بەڵێ بۆ شاردنەوەی ئەو عیبوارە و گومانی تیان نییەوە بەڵام بەبەستم پێ جوولەکە کە مانوونەمانی خۆی لە مایە بینێتەوە نایەوێت دەوڵەتێکی ئیسلامی بەهێز لە هیچ شوێنێکە هەبێ نە تورک نە فارس نە عەرەب نە کەسەی بێ و هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە هەوڵی شەدا شەڕەکە بەردەوام بێت بەستاسەری ئەمریکان ناکرێت خۆی ئاغای ڕۆژهەڵاتی ناوەڕازی بەتەنیە بێگومان بەڵام ناشکرێ ئەمریکا تا سەر بەرژەوەندەکانی خۆشی بخاتە خزمەت ئەو دەوڵەتەوە کە ناوی ئیسرائیل و جوولەکەی پاراستوێتی کەوتۆر ئەوە بڵێن ئیسرائیل دژایەتی لە بینی ئێران و ئیسرائیل لەوێ حیزبوڵا کێشەی بۆ دروست کردووە حوسیەکان پێشتر بڵێن پەیوەندێکی باشە بوو لە بینی حەماس و ئێران لەو ڕۆ کێشەی بۆ ئیسرائیل بەس ئەم شەڕی ئێستا هیچ بەرژەوەندێکی ئەمریکای تێدانیە وەکو بەرژەوەندی ئەمریکا کام کۆمەڵێک بڵند جەنەراڵی خانەنشینش لە ئەمریکا ڕاگەندراوییان نەبوو توانە ترامپ مەترسیە و ئەو زەنگە جەنگی ئەمریکانیە ئەو ڕاستە بەڵام ئەمریکیەکان بەگشتی وەکو دەسەڵاتی ئەمریکی لە ئێران هەر نیگەرانن وەکوتم لە هاتنی کۆماری ئیسلامیەوە دروشمی دژایەتی ئەمریکای بەرز کردوتەوە یعنی مەشتێکی نوێ نییە ئەمریکا لێ سوودمەند بوو هەموو دەوڵەتانی کەندا و کە پارەیەکی زۆرە دەن بە ئەمریکا و چەکی لێکردن ساڵانە بای چەندین ملیار هەمووی لەبەرەوەی ئێران هەیە کە ئەو چەکانە نەیتوانی ویشیان پارێزیەوە ئەمریکا نەشی توانی ئەو سیستەمە بەرگریەی کە بۆ تەلەڤیڤی داناوە بێنێ بۆ وڵاتانی کەنداویش دای بنێ کردنی بە قوربانی بۆ جەنگەکە بۆیە بیرمەندێکی وەکو عەبدوڵڵا نوفەیسی ئەڵێ برێ هەموو هێلکەکانمان نەکردایەتە سەبەتەیەکەوە دۆستایەتی ئێرانمان کردایە سەلامەتترە بوون چوەکە دەوڵەتانی کەندا و بنکەی ئەمریکی لێ نەبووایە و چەکی ئەمریکان نەکردایە نەدەبوونە قوربانی ئەم جەنگە گومانی تیانە بوو بۆ لە ناو هەمویانە سەڵتەنەی عومان سەلامەتترە لەبەرەوەی نەبووە بە تەرەفێک و هیچ بنکەیەکی ئەمریکی تیان نەبووە هیچ موشکێکی بەرناکێ بەڵام ئەوانی تر لەوە بەهڵایە چونکە ئەمریکانەی پاراستن بەعکسەوە تووشی جەنگەکەی کردن بۆی تووشی ماڵوێرانی ببن دۆستایەتیان بکردایە بۆ خۆیان باشتر بوو وەک لەوەی کە ئێستا تێکەوتون بەرحاڵ ئەمریکیەکانی ژانەوێ ئێران بێهێز و لاواز بێ یا بە پێچوانە ئەمریکیەکانیش دانەوێ بەرژەوەندیان هەبێ لە ناو ئێرانە دایانەوێت کۆمپانیا ئەمریکیەکان بچنەوە ناو ئێران ئێران وڵاتێکی زەبەلاحە بەڵام خۆ پێشتر لە گفتوگۆکانی شوێنێکی گرنگی هەیە دراوسێ رووسایە نزیکە لە سینەوە ئێرا ئەمریکیەکان حەزەکەن ئەو ڕژێمەی لە ئێرانایە دۆستی ئەوان بێ و ئەمریکاش لیان سوودمەند ببێ گومانی تیانە بەس نایان دەویست بە شەڕ و بەم شێوازە کە ئەم شێوازە نە خزمەتی بە ئەمریکانە کرد بابەتەکەی قوڵتر کردەوە دژایەتی زۆرتر دروست کرد ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی دەوڵەت بوون دژی دەوڵەت بوون ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین هاتنە سەر شەقام داوای یەک دوو مانگ بەر لە ئێستا داوروخانی ئێرانیان کرد ئێران ئەمریکا بێدەنگ بوو نەکەر بێدەنگ بوو دوجار وتی ئەوە ئێران بە ئێمەی وتۆ کەس دەسێدارە نادا لەبەرەوە ئێمە کۆتاییمان پێێنە ئێمە ترامپ خەڵگە خەڵەتێنێ و معلومە چاوەشەکاریە کەوە ئێمە ئێران بڕیاری داوە کەسی کە لە سێدارە نادا و کۆتایی هات لەو کاتەیە ئەگەر پەلاماری بدایە بۆ دەوڵەت زۆر مەترسیدارە بوو لە گەرمەی ڕاپەڕینەکانە ئەو کاتە پشوایە پەلاماری ئێرانی باە و بەرپرسەکانی بکردایەتە ئامانج زانەخوا ڕاپەڕینەکە کاریگەری دەبوویان نەیە بوو بەهەرحاڵ مەبەستمەوەیە کە ترامپ لەوەی ڕاست ناکە بەڵام ئێستا چی دروست بووە ئێستا بۆ پێگەی ئەمریکاش بڵین کێشەی بۆ دروست بوو یاخود تووشی گۆشەگیری لە ڕابردوودا بڵین هەر شەڕێکی کرد بە هاوپەیمانەتی گەورەی بۆ دروست دەبوو ئێستا وڵاتانی ئەوروپا بەدەمیۆنیان وڵاتانی عەرەبینیان ناو جەنگ ئەتوانین بە شازی کە بڵین کاریگەری خراپەکانی ئەم جەنگە لەسەر ئەمریکا چی بوو یەکەم لە ناو ئێرانە وای کردەوەی کە پێ بڵێن ئۆپۆزیسیۆن و دژی دەوڵەت پشتگیری ئەمریکانەکە بەگشتی بۆ دێ لە یەکەم ڕۆژی جەنگەکە بە هەڵە یابان قەزیا بارچی بێت دێ لە قوتابخانەیەکەدا 150 قوتابیە کاتە قوربانی 180 کەم نییە 180 کەسی سیڤیل لە قوتابخانەیەەکە کە بەپێی هەموو یاساکانی جەنگ پەلاماردانی قوتابخانەکان تاوانێکی نێودەوڵەتیشە بەرحاڵ وای کرد یەکەم گەلانی ئێرانی لە دەستدا
دوو ئەوانەی کە دانویست پشگیری ئەمریکا و گۆڕینی ڕژێمەکە بکەن لە ئێرانە ئێستا بەعکسەوەوانە ماون ئێران ژێرخانی وڵاتەکەی وێران کردووە دێ لە وێستگەکانی سوتەمەنیەدا لە تەنانەت دامەزراوەمەدەنیەکانیشی داوە ئەمە لە ناو ئێران لە دەرەوەی ئێران ئەمریکا پێشتر بەوە ناسرا بوو کە تا ئێستاش تەمان بەهێزترین وڵاتی دنیای لە ڕووی چەک و تەقەمەنی و هێزەکانی کاهێتی بۆ نمونە فڕۆکەی FC5 هەبووە پێیان وا بووی ئەم فڕۆکەیە بە هیچ شێوەیە هیچ کەس ناتوانێت بیپێچێ بیخاتە خوارەوە بەرکەوێ لەم جەنگە چەند فڕۆکەی خستۆتە خراوەتە خوارەوە دەرکەوت ئەم فڕۆکەی C5 ئەو معجزەیە نەبوو کە کەس پێی ناوێرێ ئەم باو ئەمریکای ون من بەهێزترین سیستمی بەرگریم هەیە لە جیهانە کە ناوی لە تەلەبیب داینابوو کە هیچ کەسێک ناتوانێت بیبەزێنێ دەرکەوت سیستمە بەرگریەکەشی وانە بوو ئەو تا بەزاندیان خۆم نەزانم ئێرانم چەکانەی هەیەی بەشێکی ڕووسی و هی چینە و حتمما رووسیا و چاینا یارمەتیاندا و بزانیاری هەواڵگریش و بە چەکیش و بەڵام گرنگەوەی دەرکەوت کە ئەمریکا سیستمە بەرگریەکەی ئەوە نییە و کەشتێ جەنجەکانی ئەمریکا دوانێکیان بەرکەوتن بەهێزترینیان ئەوە ئێستا گەڕاوەتەوە لە جزیرەی کریتە لای یۆنان بۆ چارەسەر علاجەکەنا دوایەوەی موشکێکی بەرکەوتووە ئاگریتیا کەوتۆتەوە لە بەرەو نەیەتوانی بەردەوام ئێستا گشتەوێ لەبەرەوە دەرکەوت کە توانای ئەمریکاش ئەوە نییە بتوانێت لە شەو ڕۆژێکە دەوڵەتێ بڕوخێنێ و بیسووتێنێ و لەو بابەتە بکە مەگەر چەکێکی کۆمەڵکوژی وەکو ئەتۆم بەکارێ بێنێ چۆن کاتی خۆی لایەبانە لە هێروشیما و ناکازاکی بەکاری هێنان لە کۆتایی جەنگی جیهانی دووهەمە لەبەرەوە ئەمریکا لەو ڕۆژەوە تووشیش کەس بوو لە ناو خۆی ئەمریکاشەوە ترامپ لەسەر و هەمویانەوە حیزبەکەشی دیموکراتەکان ئێستا هەموو هاتنە دواوە کە زۆر لە پێشەوە بوون کۆماریەکان هاتونەتە دواوە بەڵێ کۆماریەکان هاتوونە دواوە دیموکراتەکان چوونە پێشەوە کۆماریەکان جگەلەوەی سەرۆک کۆماریان هەبوو کە ترامپە و کۆنگرێسیشیان هەبوو پیرانیشیان هەبوو ئێستا هەڵبژاردن مانگی 11 بەپێی ئەم ڕاپرسیانە ئەم جارە هەرسێکیان لە دەزەن ئەنجا لە 1970 ئەمریکەکان دژی ئەم جەنگەن و هەڵاوسانێکی گەورەی لە ناو ئەمریکاشا دروست کردووە و کێشەی بۆ هەموو دۆستەکانی ئەمریکا دروست کردەوە و یەکەم جاری شەخەریکە ناتۆ هەڵەوەشێتەوە وای لەبێت ترامپ کە خۆی سەرۆکی ناتۆی حساب کە ئەمریکا چووکە ئەوە بەڵێ دامەزرێنەرێتی بڵێ وڵاتانی ناتۆ بەبێ ئەمە پڵنجێکی مقەبانیانی کارتۆنە هیچ نییە ئێمە ئەمە نیشانەیەوەی کە هەم ناتۆشیان لە دەستدا و من شتێکی تریش بە مەترسی ئەبینم بۆ ئەمریکا لەوە چێت دوای ئەم جەنگە دەوڵەتانی کەنداویش لە دەستدان چونکە دەوڵەتانی کەنداو ئەمریکا ینی بەڵێ دراسەیەوە کەنەڵێن نێم ئەگە دۆستی ئەمریکانە بووینە تووشی وێرانکارێ نابووین ئەگەر دۆستی ئەمریکانە بووینە ئێران لێ نێداین ئەگەر دۆستی ئەمریکان نەبووینە بەڕاستی ئەمەی بە دۆست زانیای وەکو تەلەبیب سیستمێکی بۆ دانا کلانی کەم ساروخێ بگێڕێتەوە سار چیە چێ بەریانەکەوێت ئەسوودی چیان بینیوە لەم بازمەکە لە کاتێکا هەر لە مەترسیا ژیابن بێلایەن بن باشتر نییە دۆستایەتی ئێران بکەن بخۆیان باشتر نییە جگەلەوەی ئێران کە ئەم جارە نەڕوخێ بەهێزترە بێ گومانی تیانە لەم جەنگە دەچێت لە ناوخۆیان بێسترە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێسترە بێ لە ناوچەکە بێسترە بێ چەکەکانی تاقی کردەوە ئەوەی کۆن بوو تەقاندی ئەوەی تازەیە دروستیەکە ئەوەی بە کەڵک دروستی ناکاتەوە ئەوەی بەهێزە دروستیەکاتەوە ئەم جارە شتێکی تر دێتە پێشەوە جا ئیسرائیلیش ئەم جارە کە ئەمریکا لێ دوورکەوتەوە لە شەڕەکە حتممە نەبێ بیر لە خۆی بکاتەوە دواتر چی ئەکایانی چونکەم لە گەرمەی ئەم شەڕەیە دروشمەکانیان دژایەتی تورکیاشان ڕاگەیان ئایا شەڕی ئەم هەم وڵاتە بەیەکەوە کرێ لە کاتێکە ئەگەر ئەمریکا پشگیریان نەکا هیچیان بۆ ناکرێ ئەیلام خۆی ئیسرائیل چۆنە ئێستا فڕۆکەخانەکان داخراون خەڵک بە کەشتی سەفەرەکە لە دەریای سوورەوە پەڕێتەوە بۆ میسر و لێوە سەفەرەکەن میسرەکانی جاران ویزە 25 دلار بێستان نەفەری 400 دلاریان لێسەنن بۆی ویزان بەنێ بڕۆنە ئەو بەرەوە بڕۆن مەبەستم چییە یعنی بار و لۆخەکە هەمووی گرژیە خۆ جەنگ وێرانکاری بەدواوەیە جەنگ ئێستا هەموو دنیا زەرمەند بۆ بە ئێمە بە هەرێمی کوردستانی شۆ گومانی تیانێ کاریگەری خراپی لەسەر ئێمەش بەجێش هێشتا کات جەنگەکە سێ هەفتەیە ئەگەر ئەم جەنگە درێژەی کێشە یا گەرمتر بوو بەڵێ بەس پێش ینی سە لە کوردستان زۆر خوێندنەوەەوە دەکرا بەڕێز باسی ئێران زیانی کردووە بێگومان ڕۆژێرخانی سەربازی بێ ئابووری بێ زیانی بەرکەوتووە بە دەستدانی بەرپرسەکانی بەڵام ماوەتەوە وەکو دەسەڵاتەکە لێرە سەرەتای جەنگەکە و شڕۆڤەی زۆر دەکرا خەڵکی زۆر کار لەسەر تا ڕۆژیەکەم دەسەڵاتە نامێنێ
موشکی نامێنێ واتە ڕاگەانی کوردیەیە وەکو بڵێن ڕاگەانی ئیسرائیلی کار دەکات هەتا لێرە خەڵکە بەناوی ڕۆژنامە دە یەکەم ڕۆژۆ دێک بە هەرێمی کوردستان بچێتە ناو ئەو شەڕەوە و کاتی ئەوەیە و دەرفەتە و خوێنەوت بەوە چی زين چۆنە ئەوانە هەر کەسە بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێت لە منطقە شتێکمانەیە لە الحكم على الشيء فرع من تصوره يعني هەندێک کەس پێشتر لە خەیاڵی خۆیان ئەمەی داناوە و دواتریە بڕیارێکی بەسەرادا من لەم کەناڵە و لە چەندین کەناڵی تریش لە جەنگەکەی پێشوو شاوتومە ڕوخانی هەر دەوڵەتێک بە ئێرانیشەوە یا بێ بە ڕاپەڕینێکی ناوخۆ بێ یا ئەم وڵاتە بتوانێت هێزی زەمینی هەبێ پەلاماری وڵاتەکە با بچێ داگیریکە جگە لەمە ناڕوخێەوە من هەر لە سەرەتا شەوتومە ئەم جەنگە درێژە کێشێ بەو مانایی کە دەوڵەت ناڕوخێت تا ئەگەر بەس ڕاگەێنن و ئێستاش پێم وایە هەر ئەگەر بەس دێ ئەم گەڕەی شەڕش کۆتایی دێ بەڵام شەڕی ئێران ئەمریکا ئێران ئیسرائیل هەتا ئەم دەوڵەتە بمێنێ کۆتایی نایە بەس ئەم گەڕەی جەنگە دانووسانەکرێ مفاوازا دەکرێت وەکرێ پێک ڕێکەوتنێکیش بکرێ تەمەنی درێژەبێ یا کورتەوە بابەتێکترە بەڵام ئەم جەنگە وەکوتمان ئێرانی پێ بەهێز بوو یەک خاڵ زۆر گرنگە بیزانین ئێران دەوڵەتێکی دینیە دەوڵەتێکی ڕادیکاڵە دەوڵەتێکی مەزهبیە گومانێکیانە هەموو هێزە دەسەڵاتدارەکان دەسەڵاتی ئێران بریتێ لە ڕابەر و ئەنجومەنی شارەزایان و وەنیە ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەییە و هەموو ئەمانە هەر یەکێکیان لە ڕابەریشەوە خۆی بە پاسدار زانی و هەر پێشتر پاسداریش بوون هەمویان خۆیان بە جەنگاوەرێک زانی و بە سەربازێک زانیوە و هەر لەبەرەوە شەڕابەر ماڵ لە ماڵەکەی خۆیان بەرکەوتووە و مادەنە بۆ ماڵەکەی چۆڵکە بۆ لەبەرەوەی ئەمان پیان هەموو کەس هەموو پرسێکیان هەر خۆی بە پاسدارێک ئەزانێ ئەم زۆر قەدر کاتوە پەر پاسدار بوو و هاتە هەرێمی کوردستان هەموو بەرپرسەکانی هەرێمی کوردستانی ناسن ئەوەی کێستا بۆتە سکتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئێران محەممەد باقر زولقەدر بەرپرسی قەرارگا بوو هاتە ئێرە هیچ سەرۆک حیزبێکی هەرێمی کوردستان نییە نان و چای لەگەڵا نەخوارد بێتەوە بەڵێ چۆن هاتە سلێمانی ئەڕۆیشتە هەولێر هاتە هەڵەبجە ئەڕۆی بەرحاڵ سەبەر دەشڕۆی بەبستم هەمویان خۆیان بە پاسدارە زانن ئەوە زۆر گرنگە دراسی و پێم دەوڵەتە لەسەر چی دروست بووە سەڵی تریش کوچرە سەد حازرە باشە لەبەرەوە بەمە دەوڵەت ناڕوخێ دوو ئەوان دەوڵەتێکی دینین دوژمنانی خۆیان بەرهەڵسکارەکانیان بە چی ئەزانن بە دژی دی نەزانن هەر کەسێک دژاتی ئەم دەوڵەتە بکە ئەڵێن ئەمە ئەعلانی جەنگی کردو لەگەڵ خوا پێغەمبەرە لەبەرەوە کوشتنیشی بەڕەوازانن لەبەرەوە حتمما شەڕیمان و نەمانەکەن لە پێناویمانەوەی خوانە چەند بۆیان بکرێ و بە کوشتنی چەند کەسێک و چەند بەرپرسێک ئەم دەوڵەتە کۆتایی نایە ئەوانە بە هەڵەیە چوو بوون پیان وا بوو ئەگەر ڕابەر لە ناو چوو دەوڵەتەکە لە ناوەچێ یان سەرۆک کۆمار لە ناوچوو دەوڵەتەکە لە ناوچێ ئەم دەوڵەتە لەو بابەتانە نییەوە بەوە لە ناو باشێ بەس سوپای پاسداران ئێستا بەهێزتر بوو دوایەم شەڕ چووکە وا پێشبین دەکە کە لاواز بێ سەبەڕێز دەڵێ ئەوەی کە بۆتە سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران محەممەد زولقەدر ئەو هەنایی سوپای پاسدارانە ئێستا باسی سەرۆکی پەرلەمانی ئێران دەکرێت قاڵی بافکرد گفتوگۆ لەگەڵم بیکارە سوپای پاسدارانە ڕێبەری نوێ پەیوەندێکی زۆر تۆکمەیە لەگەڵ سوپای پاسداران پاسداران پشگیری نەکات داناندرێ لەمە من پێم وایە دەسەڵاتی سوپای پاسدارانیان گەورەتر کرد بەوانێکی هاتن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم بەس بۆ دابەشبوون دروست نەبوو بۆ نمونە بینی ئەوەی کە بەڕێز دەڵێ ڕاپەڕین جەماوەری لە نێو سوپا لە نێو ئەرتەژ لە نێو پاسدار لە نێو نێرە دیبلۆماسیەکانی ئەزانی ئەو ڕاستیە بزانین لە ئێران ئەوەی دەسەڵاتی هەیە خاوەنی بڕیارە هیچ کەسێک ناتوانێت لەو هێڵە گشتێ دەرچیەکە ڕابەری کۆماری ئیسلامی لەسەرەتی ئەوان وەکو دین سەیریەکەن ئەوان وەکو دین سەیریەکەن من لە ساق تەکسێکم پرسی لە تارانە 30 ساڵ بەر لە ئێستا باشە 30 ساڵ بەر لە ئێستا لە ساق تەکسێکم پرسی لە تارانە گلەیی لە دەوڵەت هەبوو وتم باشە کە گلەیتان لێ هەیە ڕۆژانە هەزاران پاسدار لەم شەڕی ئێران عێراقەیە بۆ قوربانی ئەم شەڕە چییە خەڵکە بە دڵسۆزی شەڕیەکە یعنی لە جەنگی ئێران عێراقە ئێران 2 ملیۆن قوربانی داوە 2 ملیۆن وتم باشە کە
گلەیتان لە دەوڵەت هەیە ئەوە چی بوو وتی کاکە ئێمە مەذهبی ئێمە وتم ئەو نێزانی من شارەزام من هاوڵاتیەک موسواری تەکسی بووم وتی مەذهبی ئێمە شیعین و جعفەرین کە ئیمام فتوای دا بە ئەمە جیهادە بەشداری بکەین ئەوەی بەشداری نەکاڵە تەلاقمەکەوێ ساق تەکسێکە وتی خۆی بە گوناحبارە زانێ ئەگەر نوێژ و ڕۆژوش نەخوێنێ بێ بە قسە ئیمام بکە بەبەستم ئەوە ناتوانن لە قسەی ئەو ڕابەرە دەرچن هیچ کەسێکیان ماوەسم چکە ساورێکە جیاببوونەوە دروست بێ لە سوپا لە نێردەدیری بۆ ماسیەکانیان لە دەرەوە شتێک ڕووبدا ناتوانن ئەوە من ناڵێم هەمووی ئەو خەتا کۆنتترۆلەوە هەموو هێزەکان بە سوپاش و بە بەسیج و بە هەموویەوە باش بە ئارتەشیشەوە هەمووی لەسەر ئەو ڕابەر لە سەرەتی بەڵام مانایەوە نییە هێزی ناڕازی زۆرە لێرانە بەڵام ئەم ناڕازیانە یەکەم کۆکنین بێکەوە دوو کەس نیە ڕابەرایەتیان بکە و لەوە چه هیچیان هێزێکی بە هێز و کاریگەر نەبێ بە تەنیا مثل کورد شتێکی خۆی هەیە پەرت و بڵاوە بەلوچ هەیەی عەرەب هەیەی فارس هەیەی چەپەکان هەیەە مثلەن مجاهدینی خەلق هەیە جەماعەتی شاهن ئەمانە پەراگەندەن هێزێکی بەهێز و تۆکمە نین بڵێ وڵاهی بتوانن مەترسیەک لەسەر دەوڵەت دروستکەن یا ڕابەرایەتی خەڵکە ناڕازیەکە بکەن بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتێکە هەیە بۆیە ئەو گۆڕانکاریشان پێ نەکراوە بەس بەمە بەوەستانی ئەم جەنگە بە تایبەتی ئەگەرم پارە بلۆکراوانەی ئێران ئازاد ببێ هەم ئابووری ئێران بەرەو پێش دەچێت هەم سوپا جارێککە بە شێوازێکی خۆی دامەزرێنێ هەم بن بە جۆرێکترە ئەڵێم ئەم سەرکردانەی پێشوو کە ڕۆیشتن لەم جەنگایەتیا چوون خەڵکانێک بوون زۆر جار نەرمیان دەنوان لە پێناوی ئەوەی کە بارودۆخەکە خراپتر نەبێ مەسەلەن ئامادەیان دەرە بڕی دانووسان و گفتوگۆ بکەن بەڵام ئەمانەی هاتوون گەنجن تونترن لەوانەی پێشوو باش ئێسەمە پڕی ئەکسیۆس ئێستادایناوە دەڵێ وا بڕیار ڕۆژی پێنجشەمە بکرێ گفتوگۆکان هەندێک نێوەنگیری نێودوڵەتی باز لەوە دەکرێت بەزم جارە ئەگەری هەیە گفتوگۆکان سەرکەوتوو بێ یاخود گفتوگۆ لە کاتێکە شەڕ نەوەستاوە ئەنجامی دەبێ یاخود ئەو ماوەی کە دانراوە گفتوگۆکان دوو ڕۆژیشە بەردەوامە هەم خەڵکانێکن لە نێوەنگیریەکەن لە بەینان و هەم ئێرانیەکان قاڵیباف لە نوێنەریانە ناو گفتوگۆکانە و هەم ئەمریکیەکان نوێنەری خوان دیاری کردووە ئەم جاراش بە بۆچوونی من لەبەرەوەی جارێک تریژێڵم هەم ئێرانیەکان هەم ئەمریکیەکان دانەوێت لە ئێستادا جەنگەکە ڕاگرن گفتوگۆکان سەرکەوتوون هەردوولایەن ئەم ئێران بۆ دەیەوێت ئەمریکا بۆ دەیەوێت ئەمریکا بۆیە دەیەوێت وتمان لەبەرەوەی ئەمریکا لەناو ئەمریکا فشارێکی زۆر گەورە لەسەر ترامپ هەیە دوو ئێران نەڕووخاوەکۆی چاوەڕێیە کرد میلەتانی ئێران ڕاپەڕن سێ پشتیوانەکە دۆستەکانی ئەمریکا بە ناتۆش و بە وڵاتانی کەنداویشەوە داوای وەستانی شەڕەکەکەن ئەوروپا و ناتۆ بەگشتی و دەوڵەتانی کەنداو کە حساب دۆستی ئەمریکان هەمویان داوای وەستانی شەڕەکەکەن چکە ترسن وای لێبێ سوتەمەنیتیان نەمێنێ ئاوی خواردنەوەیان نەمێنێ جەنگەکە بەرەوە ڕۆیەکە درێژە بکێشە کاتێک کە هەموو ئەمانە داواکەن ترامپی ژەبێت پێ بۆ خەڵکە بگرێت فشارێکی زۆر گەورە لەسەر گەورە ڕاوێژکارەکانیشی داوای لەکەن کە جەنگەکە بوەستێن ئەوە وەکو ئەمریکا وەکو ئێرانیش معلومە ئێران بۆی هەناسەیەک باو پشوویەک باو هەموو سەرکردەکانی نەماون لە بارودۆخی ناسایی هەمویان دانراونەوە بۆ ڕێخستنەوەی هێزەکانیان بۆ جارێککە دروستکردنەوەی توانەکانی خۆیان بۆ جارێککەی بۆ دەرهێنانەوەی هەرو خەڵکی بۆتە قوربانی لەژێر دار و پەردۆکان ئێرانیش حەزەکە بۆستێ وەستانیشی مادام ئەم گەڕەی شەڕ نەڕووخا ئەوان بە سەرکەوتوو خۆیان دەبینن و هەرواشە گومانێکیانە کە ئەمان جیانەبوو لە هەفتەیەکە دەوڵەتەکە بڕوخێنن کە نەڕووخا سەرکەوتو نەبن مانایە پلانەکان شکستیەنە و ئێران کە پێیوا بوو مقاومە دەکاوەمێنێتەوە بردیەوە لە جێگای خۆی مایەوە با قوربانەکانیشی گەورە بێ هەردوو لایەنانەوەی خوازیاری ئەوەن جەنگەکە بوەستێ بۆی ئەم جارش پێک دێن بەڵام ئایان پێکاتنە درێژا کێشێ یا هەرەوەندەیە چەند مانگێکە بێ هەردوو لا توانەکانی خۆیان دروستکەنەوە خۆیان بەهێزکەنەوە بۆ خولێکیکە بەس ئێستا کۆتایی پێدێ دووریش نیە لەسەر هەندێک خاڵی هاوبەش بگەنە نەتیجە و درێژەش بکێشێ بەتایبەتی ئەگەر بەشێک لە بەرژەوەندی ئەمریکیەکان بپارێزرێ لە ناوچەکە ئەمریکا گوێ بە ئیسرائیلیش نادات چکە بەرژەوەندی خۆی بە گەورە باشە بەزن کاکتۆر پێشتر خۆگەری و هرموز نەبوو بەس موشک و درۆن و داوایان لە ئێران دەکرد کۆتایی بە بەرنامەی موشکی بالستی درۆن پشگیری گروپە چەکدارەکان
ئەتۆم بێنێ بەڵام ئێستا گەرو هورموزیش هاتوتە سەر یعنی بازەوەک ئێستا ئێران بازوەکی لە ئێستاوە دەستی کرد بێ وەرگرتنی پارە لەو کەشتیانەی کە لەوێ تێپەڕ دەبن هەروە قسەرە سەرەوەی گەروی بابلمەندەب ئەگەر شەڕەکەنەوە حوسیەکان کێشەی بۆ دروستکەن بەنسبەت گەروی بابلمەندەبەوە کێشەی بۆ دروست دەکرێ بەس داخستنی دەسەڵاتی حوسیەکان نیە و پێشیان ناکرێ بەڵام نارامی ئارامی نارامی کاتێکش نارامی هەبوو خۆ کەشتی و کێشەی دروست دەبێ بەڵام لێەوە ناڕوە گومانێکیانێ بەڵام بەنسبەت گەروی هورموزەوە گەروی هورموز بە درێژایی مێژوو لەسەر دەسەڵاتی ئێران بووە و ئێرانیەکان ئەگەر باز لە مێژوو بکەین وڵاتانی کەنداوی هەمووی لەژێر دەسەڵاتی ئەوانە بووە و بەشێک شەهر بە ڕەچەڵک ئێرانین بەڵام بە پێی یاسانە و دەوڵەتیەکان ئەوانە پێوترێ ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی بە پێ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان ئێران بۆی نییە باجوەرگرێ چونکە ئەمە ڕێڕەوێکی گشتیە باشە بەس ئێستا ئێران دوایان شەڕا ئەوێ باجیان لێوەرگێ ئەخۆی ڕێکەوتنەکە ئاواکرێ بە بۆ چوونی من یانەوەی وەک جاران ئێران باز دەکات زۆر نەگرێ و کراوە بێ بۆ هەموو کەس وەک جاران ئەوە گەرێکە احتیمالی شەقبولیکەن یان احتیمالێکەوەی کە ترامپ وتی من و ئایەتوڵایە وەریەگرین وەریگرن ئەگەرێکیانەیە کەمان قورسە ئایا ئێران بۆیە چێتە سەر ئەو کەشتیانە چونکە ئەو کاتە کەشتەکان دوو جۆرن جۆرێکیان ئەوە لە جەنگا ئەو بڕیارادرێت لە ئاشتیا زەحمەتەوە کووتمان پێچەوانەی ڕێکەوتنان نێودەوڵەتیەکانە کە ئێران ئیمزای کردو خۆشی ئەندامەتی هەندێکیان دۆستی ئێران زۆرتریش کەشتەکانی ئەمریکای کەمتی ئەمریکا زۆریشی بە نەوتی کەنداو نییە هی رووسایە هی سینە هی پاکستانە هی هیندستانە ژاپۆنە کۆریایەکان دێکیان خوان دۆستی ئێرانن ولاوانەیە ئێران لەوانە وەرنەگرێت لە عێراقیشی وەرناگرێت حتمما تر لە چێکە لەبەرەوە بابەتێکە زۆر گرنگ نییە باسانیەتوان لەسەری پێک بێن بەڵام لە هەموو کاتێکە ئێران جوگرافیایی گەروی هورمز کەوا ڕێککەوتووە چۆنەڵێ وەکو ژمارە هەشتێک وایە لەم بەرولە و بەرەوە ئێران تیا موسەیترە و بەری ئێرانیشی بەرزە شاخە بەڵێ شاخە ئێران هەموو ئەم ژێرانەی کون کردووە بۆ ناوە و تونێلوشتی لێداوە بۆی بەکاری بێنێ لەسەرەوە بەردومانکردنیشی کۆنتترۆڵی ناکە دووش لەم بەریشەوە ئیماراتی لێ لەگەڵ سەڵتەنەی عومان کە لە بەرامبەر ئێران دەسەڵاتیان ئێران هەموو کاتێک دەسەڵاتی گەروەکەی هەیە واگەر ئەمریکا بیتوانایە هەر لە ڕۆژ یەکەمەوە داگیریە کرد نەکەوێت هەر جزیرەی خارکی داگیرە کرد جزیرەی خارک زۆر دیارە داگیرکردنی ئاسانەوە گەروی هورمز نییە بە حساب بۆ لەبەرەوەی جزیرەیەکە لە ناو دەریایە و نزیک لە عێراق و کوێتی شەتەوان کاتی خۆشی لە کۆتایەکانی شەڕی ئێران عێراق ساڵی 1970 عێراق لە جزیرەی خارکیدا بە چەکێک کە پێشتر نەیبوو کاریگەری زۆر لەسەر ئێران دروست کرد دووە جاری ئێران دوایەوە بڕیاری ڕاگرتنی شەڕەکەیداەوە بوو ئیمام خۆمێنی وتی پەرداخە ژارای خۆینەوە کۆتایی پێلێنی بەڵام ئەمریکەکان نانەتوانی ئەو دورگێش داگیرکەن چونکە گەر ئەم دورگەیە داگیرکەن گرتنی ئاسان ئەمریکا توانێت بە ڕۆژە بیگرێت بەس پارێزگاری لێ ناکرێت لەبەرەوەی لەبەردەمی هەموو چەکەکانی ئێران پێیەگاوە هەرێزێک بچێتێ بە ئاسانی لە ناوەچێت لەبەرەوە نانتوانی هەندێک کەس باسی لەواکرد ئەوەی ئەمریکا چێ ئەو دورگەیەگری ئەمریکا بیری لەوە کردێتەوە چۆن نتوانێت پارێزگاری لێ بکات چۆن نتوانێت باشەکەتمە کەمەوە بەس چۆن هەرێمی کوردستان بەرز باسی کۆمەڵێک پێشمەرگە شەید بوو چۆن خۆی بپارێزێ ینی زیاتر چی بکرێ بۆ یامنان دووبارە نەبنەوە خەڵکی چە بوو لێرە چاودێر پرسیاری پێشرەوەم کرد دەیانگوتە لە ڕۆژ یەکەمە بە هەرێم بێتە بەشێک لە شەڕەکەی دەرفەتە ئێران ڕاستیەوەی لە سیاست بزانێ قسەی واناکە ئەمە جەنگێکە جەنگێکی زۆر گەورەیە جەنگێکە ئێرانە بە پشتیوانی رووسیا و چینەیکا و ئەمریکا و ئیسرائیلیش بە پشتیوانی ناتۆیکەن و هەموو وڵاتانی کەنداویشیان لەگەڵە و بەم جەنگە گەورەیە وڵاتە لێزەکانی وەکو فەڕەنسا و ئەندامی ناتۆن وەکو ئیتالیا وەکو ئیسپانیا وەکو بەریتانیا ئامادە نین جوندیەک بنێرن بێنە ناو ئەم شەڕەوە بەڵێگەر هاوکاریەکە بێ هەواڵگریە هەواڵگریە لەوە زیاتر تێپەڕ ناکە عەجەبەن ئەوانە نتوانن بێنە ناو شەڕەوە تورکیانە ئازربایجان کە دۆستی ئەمریکایە بڕیاری داوتی ئێران دۆستمان و ڕێگە نادەنی سنوورێکی بەرفراونی ناکرێت ینی هەرێمی کوردستان لەبەردەمی ئێرانایە و بە پشتیوانی ئێرانیش ماوەتەوە جارێکەوە بڵێن ئەگەر پشتیوانی ئێران نەبێ ڕاستە ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە و ڕۆلی ئەمریکا بە نادیدە ناگیرێ بەڵام ئەگەر ئێران بیەوێ هەر لە ڕێگای هەشتی شعبیەوە ئاژاوە شێوی لە هەرێمی کوردستان دروستەکات کە بەشێک لەو درۆنانە هەشتی شعبین بۆ هەرێمی کوردستان
منەو هەڵوێستم پێ باش بووە هەر بەرپرسێک لە هەرێم لە یەکەم ڕۆژەوە توێتی ئێمە بێلایەنین و نابینە تەرەف ئەمە شتێکی گرنگ بووە ترامپ ویستی ئەمانی شتێوە گلێنێ بەڵام هەر پارێزگاریان کرد هەر بێلایەنی لەم شەڕە باشترین چارەسەرە چونکە ئێمە بەرگەی ئەوە ناگرین ئەو سوتەمەنی ببینە سوتەمەنی شەڕەکە دووش لە ڕاستیە دایم لە جەنگە لایەنی سێمیش دروزە بێ کە نازانی کێ ئێستا زۆر جار ئەو هێرش و پەلامارانە یەکرێنە سەر هەرێمی کوردستان ئایا لە ناو ئێرانەوە هاتووە بۆ بۆچوونی من نەخێر هەر گروپەکانی ناو عێراقێکن جاری وا هەیە گروپێکێکا کە بەناو دۆستی کوردیشە بەس تۆ نازانی ئابێ بزانین ئەو چەکانەی کە دێ پێشمەرگە شەهیدەکا و خەڵقی سیڤیل بەرەکەی و دامەزراوەمە دەرنەکانی هەرێمی کوردستان دەکاتە ئامانج بزانی بەڕاستی جێتەکان چێن و چێن دایانەوێمە تێوەگلێن من قسەیەکی ئۆردۆگانم زۆر بەدڵە ئۆردۆگان ئەوە دوو جارە دووبارەیە کاتەوەیکیان ئەمڕۆیان هەفتێ بەر لە ئێستا کاڵێ ئێمە تورکاتیەوە ناگلێنین لەم شەڕە و هەندێک لایەن دایانەیە ئێمە ببین بە بەشێک لەو شەڕ و جەنگە بەز ئێمە بە هیچ شێوەیەک ژیرانەتر مامەڵاکەین خۆمان تێوە ناگلێنین بێلایەنی باشترین چارەسەرە بە تایبەتی ئێمە دراوسین دەبێت گوێ بکرێ بۆ گۆ بکرێ بێت دانووسان بکرێ پێم وایە بەڕسمی داوا لە ئێرانەکان بکرێنەوەن بۆمان ێگلاکەنەوە موشەکانە چێن ئەم درۆنانە چێنەی نێرێ ئێمە دۆستیەوە بووین ئێمە بەیەکەوە ژیاوین ئێمە هاوکاریەوەین ئێمە ڕێگامان گرتووە سنوورەکان پارێزراو بن بەو دانووسان و گفتوگۆ لێو تێگەیشت ناگەینە چارەسەر تۆ داجار ئەمریکا و ئێرانەوە خوان ڕێککەوتنەوە ئێمە لەم بەینامێنینەوە سوپاس دەکەین بەڕێزدۆکتۆرم حەوتەمین ماندماک سوپاسیان زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر سوپاس بۆ ببینێرانی بەڕە سوپاس باوکاران خواتانە